کاکڵ یان ناوچی خۆر the core یان the solar nucleus دەکەوێتە ناوجەرگەی خۆر و لە سەدا 20 قەبارەی ناوەوەی خۆر پێک دێنێت. هەروەها مۆڵگە و داینەمۆی بەرهەمهێنانی وزەی تیشکی و گەرمی و ڕووناچیە لە ڕێگەی کردداری پێکەوەلەکانی ناوچی نیوکلەر فیژن نێوان گەردیلەکانی هایدرۆجین کە پێکاتە سەرچەکەی خۆرە پلەی گەرمیەکەی دەگاتە سنووری 15,700,000 پلەی سیلیزی و ئەم شوێنە چرترین بەشی خۆرە و کەوتۆتە ژێر پەستانێکی یەکجار زۆر مەزن. خۆر لە یەک چرکەدا وزەیەک بەرهەمدێنێ کە یەکسانە بە وزەی تەقینەوەی 100 ملیار بۆمبی ئەتۆمی لە یەک کاتدا.